لەگەڵ زیادبوونی ئامارەکانی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا، لیژنەکانی قایمقامەتی سلێمانی بە شێوەی زیاتر کارەکانیان بۆ پاراستنی هەمووان چڕ کردوێتەوە و سەردانی بەردەوامیان بۆ پابەندبوونە بە مەرجە تەندروستیەکان. دکتۆر ئازاد ئەندامی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی جەختی لەسەر پرۆژەی تاکپارێزی کردەوە وتی پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایەکان بۆ پاراستنی و سەلامەتی هەمووانە و بەتایبەت بە شێوەی تاکپارێزی پابەند بن. پێویستە لەم دۆخەی ئێستا تاکپارێزی پەیڕەو بکەین. تاکپارێزی وەکو تاچی هاوڵاتیان خۆی دوور بێ لە قەرباڵغی، بەکارێنانی دەستکێش، بەکارێنانی ماسک و کۆنتاکتی نەبێت لەگەڵ خەڵکا، لە کاتی وەسانە لەگەڵ خەڵکا با 2 مەتر بینی هەبێ. ئەگەر زانی کەسێک ئاڕازەکانی تایە لێ دوورکەوێتەوە، ئەگەر خۆشی ئاڕازەکانی تیا بوو بە زووترین کات مەسەن سەردانی ئەو شوێنانەکە کە پشکنینی بۆ ئەکرێ، ئەمە بریتە لە تاکپارێزی. پێویستە لەسەر هاوڵاتیان و لە شوێنە گشتەکانی ئێمە سەردانی شوێنە گشتەکانمان کردو ئەمڕۆک و ناو گەڕەکەکان ڕێنماییمان ناوە بە شوێنە گشتەکان، بە دوکانەکان، خواردەمەنی، چێشخانە، کەبابخانە، گازینۆ کە پەیڕەوی خۆپارێزی بکەن، واتە دەستکێش و ماسک و کڵاو و سەدری ئەمانە بەکاربێنن بۆ ئەوەی هەموو لایەک دوور بین لەم نەخۆشی و ژیانە پارێزراو بێت. لیژنە هاوبەشەکانی قایمقامەت بە شێوەی بەردەوام لەسەر پابەندبوون با ڕێنمایەکان جەخت دەکەنەوە لێپێناو پاراستن و بەرژەوەندی گشتی. سەردانی چێشخانە و مارکێت و بازاڕ و شوێنە گشتەکانە بۆ زیاتر پێدانی ڕێنمایی و پابەندبوون بە ڕێکارەکانی تەندروستی. ئەم وەستایە ئەوە دەخاتە ڕوو تەواوی مەرجە تەندروستیەکانیان بۆ سەلامەتی هەمووان جێبەجێ کردو و داوا لە هاوڵاتیان دەکەن پابەند بن. داواکارم لە هاوڵاتیانش کە یەنە شوێنی ڕێستۆران و چێشخانەکانەوە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. ئێمە وەکو خۆمان پابەندی بە ڕێنمایە تەندروستیەکان بەردەمان بەکارهێنان و دەستکێش و کڵاو لەگەڵەوە پاکوخاوێنی بە شوێنەکە شتێکی زۆر چاکە بەڕاستی خەڵک خۆی لەم نەخۆشیە بە دوور بگرێ. خاوەنی مارکێتە و دەستکێش و دەمامک و ڕێکارەکانی خۆپارێزی جێبەجێ دەکات و ئەوە دەخاتە ڕوو پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی ئەرکی هەمووانە. ئەوەی کێتە ژوو ئێمە ئاگاداریەکەین کاکە ئەو شتانەماندانەوە فەرموولە بۆ خۆ پاراستن بەکاریان بینین، تا بەکاریان بینی تاوان باشترە بۆ ئێمە، بۆ ئەوانیش عینێشن. دەستکێشمان داناوە، ماسکمان داناوە، ئەم متەحەرشمان داناوە. لە ئێستا دەجارێکتر بە ڕێژەیەکی زۆر توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ڕۆژانە تۆمار دەکرێت. بە شێوەیەکی گشتی لایەنەکانی تەندروستی جەخت لەسەر پابەندبوون بە ڕێنمایەکان دەکەنەوە بۆ سەلامەتی هەمووان. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.